ڕاستیەکانی نێوخۆی ئێران سەرژمێریەکان باس لەبوونی 3.5 ملیۆن کرێکار لە 9 وڵات دەکەن کە لە کارگەکانی بێبەشن لە هەر چەشنە ڕێسایەک و دەستەبەردیەکی پارێزراوی کۆمەڵایەتی کار دەکەن. دۆخی خراپی ئابووری و بژێوی ژیان و ئەمنیەتی کار ڕاسەری سەرەکی بازاڕی کارە و نەبوونی ئەمنیەتی کاری مۆڵەتی خۆپیشاندان و ناڕەزایەتی لە کرێکاران گرتووە. لە حاڵێکدا ساڵ بۆ کرێکاران کۆتایی پێدێت کە هاوکات لەگەڵ زیادبوون و هەڵچوونی نرخ و هەروەها گرانی لە ڕادەبەدەری شتومەکی پێویست کرێکاران بەهۆی وەدواخرانی دانەوەی موچەکانیان بە وتەی میدیاکانی ناوخۆ ڕۆژگاری زۆر ناخۆش تێپەڕ دەکەن. لە کاتی ئێستادا زیاتر 50% کرێکارانی ئێران بە 2 مانگ تا 2 ساڵ دواکەوتن موچەی خۆیان وەردەگرن. دۆخی نابێسامان و دژوار کە چالاکوان و ڕێکخراوەکانی کرێکاری بە دۆخێکی کڵۆڵانە باسی دەکەن ناڕەزایەتی کرێکاران لە زۆربەی بەشەکانی سەنعەتی ئێران بۆ نمونە شەریکەی نەیشەکەری هەفتەپەی خۆزستانی بەدواوە بووە. لەم خۆپیشاندان و مانگرتنی کرێکاران کە بۆینە خوازیاری دانەوەی موچەی خۆیان و پێکهێنانی سەندیکا بووە و هەروەها ئەوان بە هەوڵی دەوڵەتی مەحموودی ئەحمەدی نژاد بۆ گۆڕینی یاسای کار بە قازانجی سەرمایەداران ناڕەزایەتیان دەربڕیوە و کە لە پەرچەکردار بەم مانگرتن و ناڕەزایەتیانە ڕژێمی کۆماری ئیسلامی سیاسەتی دووپاڵۆیی لەبەرگرتووە و هاوکات لەگەڵ داینی وادە و بەڵێن بۆ جێبەجێکردنی خواستی کرێکاران دەرگیری بەربڵاوی ئەمنیەتی قەزایی لەگەڵ کرێکاران بەتایبەت نوێنەرانی ئەوان پێکهێناوە. 70% حەشیمەتی ئێران کرێکارانێکن کە لانی کەمترین حەق دەست دەگرن و تا ڕادەیەک بە دۆخی هەڵچوونی نرخی ئێستا لە ژێر هێڵی نەداریدان کە بەداخەوە بۆ ژمارەی ئەم هەموو کرێکارە نوێنەرێک لە مەجلیس بوونی نییە. یەکێک لە گرنگترین پرسەکانی کرێکاران نەبوونی کرێکارانە لە بڕیارە مەزنەکانی وڵات کە بەداخەوە ئاکامی نەبوونی کرێکاران لە بڕیارە مەزنەکانی وڵات بۆتە هۆی دژوارتربوونی دۆخی کۆمەڵگای کرێکاری. بەداخەوە ڕێکخراوەکانی کرێکاری بە هۆی نەبوونی ئەمنیەتی کاری سەربەخۆیان نییە و لە کاتی ئێستا ناتوانن داکۆکی لە مافی کرێکاران بکەن. بەداخەوە لەلایەکەوە شاهیدی ئەوەین کە زۆربەی نوێنەرانی کرێکاران هەڵگری گرێبەستەکانی کاتین و نەتەنیا داکۆکی لە کرێکاران بەو شێوازە کە کاریگەر بێ نایکەن بەڵکو خۆیانیش لە ژێر هەڕەشە و گوشار و وەدەرنانن.